کۆمەڵی ڕووفاتی ئەنفال دۆزرایەوە لە سەماوە بینی جەنابە؟ بەڵێ لە تەلەڤیزیۆنە بینیت؟ یان بەڵێ چی ئەحساسێکی هەبوو کاتێک ئەو حاڵەتت بینی ئەو ڕووفاتانت بینی؟ بەڵام جا قوربانی هەموو سەحاب کە سوکاری ئەنفالین و بەڵام ئیتر هیچ ناکرێت بۆ خەڵکی ئەنفال و بۆ وفاتەکان کە بێنەوە هەر هیچیش ناوەڵا هەر هیچ ئەمێتی بە کەسوکاری ئەنفال نەدا من خۆم یەکێکم لەوەی کە خەڵکی کەسوکارم زۆر زۆر ئەنفالە و من کەسوکارم هەموو ئەنفالە بەس خۆم ماڵ بەڵام هیچ گرنگێکی بە خەڵکی ئەنفال کەسوکاری ئەنفال نەدرا و دوایەوەش کۆمەڵی خەڵکی جاژ و مستەشار و ئێستا مەڕوانە کار بەدەست و ئەوانە حەقی خوێنی ئەو میلەتا خۆن و هیچی بۆ خەڵک نەکراوە. ئەو کەسوکاری خۆت کە باسی کرد ئەنفالن هەمووی دۆزراوەتەوە ڕووفاتەکانیان خودت هێشتا هەندێکیان وەنە هیچی نەدۆزراوەت هیچی هینی بۆ نەکراوە بزانی شێزا کۆمەڵی خەڵک هاتوو دەر سەمسەماڵ هیچی نازانی کەەوە کەسوکاری شێ کەسوکاری ئێمە شێوە نییە کە هاتووتەوە بەس بۆ حکوومەتی هەرێم بە دوایان بابەتانە ناچێت بۆ ورد نابێتەوە تاوەکو ئێوەی کەسوکاری ئەنفال یانی ئەوەندە چاوەڕێی ئەو کەسانەتان نەکە حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ ئەمێتێکی بە کەسوکاری ئەنفال نەداوە هیچ هەر هیچی حسابێکی هەر بۆ نەکردووە ئەوە دا هەم گۆڕە بە کۆمەڵە لەو جنوبێ لەو خوارەیە هیچ گرنگێکی بێ نەداوە کە ئەو گۆڕانە بێنەوە ناوەڵ هەر هیچیش هیچ گرنگی بێ نەدا و من یەکێکم لەوانەیە کە کەسوکارم هەر هەموو ئەنفالە هیچ خەرەبوویەک بۆ کەسوکارەکەشی هیچ نەکراوە ناوەڵا هەیە شتێ نەکراوە من تەنانەت خاوەن 11 ئەنفالی ماڵی خۆمانم تەنیا یەک معاشی دژمانێ تا ئێستا خۆم معاش ئەنفالم نییە باشە کورد دەبێت چی بکات بۆی ئەم کارە ساتە ناخۆشە جارێکی تر دووبارە نەبێت وەڵی کورد ئەبێ هەندێک شتە یادی ئەنفال بکرێتەوە ینی یەک بگرێ و بەڵام تۆ سەیرەکەی ئەو خەڵکانی کەەوە خەڵکی ئەنفال کردو و ئێستا ئێمە کە کەسوکاری ئەنفالین لەوانەیە یەک شتێکمان بۆ نەکرێ ئەو خەڵکانی خەڵکی ئەنفال کردووە ئەوانە دەبێت ئێستا ئەمڕۆ کار بەدەستن مستەشارەکان مەبەست ئێستا من ئیشێکم هەبێ ئەبێ بچم یعنی مستەشارەکان کە خەڵکی ئەنفال کردووە ئەوان ئەمڕۆ کار بەدەستن لە دامدەستگاکانە ئەوان دەستیانە ڕات یعنی ئێستا بۆ من کوڕێکم بم دامەزرێنم یعنی حسابێکی بۆ ناکرێت بۆ کەسوکاری ئەنفال تەنانەت ناوەڵا هیچ نەکراوە